يلا يلا اول شو كنت دشتيها دشتيش تختيك دودي اسكت تصل يعني راي عسكري شهات جانا عسكري ئێمە وەکو گروپی میلکانی شاخەوانی ئەمە هەفتم گەشتمانەکە یکەین بۆ دەوروگردی شارەکەمان مەبەستمان لەوەیە ئەم گروپە دامەزرانین ئاشنایی خەڵک بکەین بە شۆنە جوانەکانی شارەکەمان زۆر شۆنی جوان هەیە بەڵام خەڵک شارەکە نەبینیوە لەم گەشتانە بە خۆشحاڵیوە هاتن سەریان کرد و بینیان و نامەکەیان گەیاندە ئەوانەی کە نزیک خۆیانە و جێی خۆشحاڵیە کە ئێمە کە ئەو گروپە دامەزرانین لە بیدایەوە ژمارەمان زۆر کەم بوو 5 کەس بوون وینە 10 15 20 ئێستا ئەمڕۆ نزیکەی 50 کەسین هاتیونە بۆ ئەم دەشتە ئەم شۆنە کە ئەڵێن پێی چەم قامیش ئیتر ئیشەکەمان کە خۆمان وەکو گروپ ئەیبینین ئیشێکی زۆر زۆر باشە نەفەسێکی خۆش هەڵمەژین لەم تەبیعەتەی خۆشە شارەکەمان ئیتر ڕۆژ لە دوای ڕۆژ ئەبینن ینی خەڵکەکە بەرەو هەنامانە ئەیان خۆشحاڵن پێمان ئێمەش خۆشحاڵین بە ئەوان ئیتر ئەمە شتێکی جوانە هیوادارم هەموو شارەکان هەرچەنی ئەمە هەفتم گەشتمانەکەوتم ینی تازە دامەزراوەکەمان گروپەکەمان لە خانەقین هیواداریم پەیوەندیەک دروست بکەین لە بین ئێمە و گروپەکانی کوردستان بە شکلکە عام هەرچەنی زۆر داوەتیش هاتووە بۆمان کە بتوانین بڕۆین سەردانیان بکەین لەوە ئێمەش خۆشحاڵین ینی با و داوەتانە ڕەنگە ئێمەش داوەتی ئەوان بکەین بۆ خانەقین ئیتر لە هەموو ڕۆیەکەوە هەر جوانە ئیشەکەمان جوانە و ینی هەمووش کە ئەیکەین جوانی ئەبەخشینە هەموو لایەکەوە ئێمە وەکو ئافرەتان بەشداری کردنەوە گروپ مەیلەکانە تا ئەجواء خانەقین بدوێنن و مەناظر و طبیعەت خانەقین چوونە تەمەناکەین ئیمە لەو کەسانی کە بەشداری نەکردنە لەی هێنا لای گروپە جارێت بان و بەشداری بکەن لەی گروپە لەنەوە بەڕاستی جەوەگەی فەرە خۆشە و دڵکەدەوە یعنی أجواء فرق خوشة أواجه أوسع يعني شون بعض مناطق يعني شون هسه لناو خانقين يمنا دينا سيسيك يمنا ناظرين يشان نديمة فآية كم جارما كيشتشنا دينهم للام عجيبة يعني وخوششة يعني جواجي ئەمڕۆ ئێمە لەگەڵ من بخۆم یەکەم جارە لەگەڵ گروپی میلکانە دێم بۆ ئەم گەشتە بەڕاستی جەوێکی زۆر خۆشە ئەوەی ئەمڕۆ بینیم بە چاوی خۆم من وەکو خانەقینیەک دەیان ساڵن گەشتەکەم تاوەکو ئێسام شوێنانم نەبینێ بەڕاستی شوێنێکی زۆر خۆش شوێنێکی زۆر دڵگیر بەڕاستی هیوادارم ئیدارەی خانەقین بە هەماهەنگی لەگەڵ هەردوو حکوومەت هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی بتوانن بایەخێک بەم شوێنە گەشتیارانە بدەن بەڕاستی هەندێک شوێنی گەشتیاری لە خانەقینە هەیە وەکو ئەوەی کە ئێستا لە پێشچوی خۆتان لای بینین لە هیچ شوێنێکی ئەوها لەم ناوچەیە بەتایبەتی لە گەرمیانە شوێنی گەشتیاری ئەوها خۆشیتیانە بەڵام بەداخەوە هیچ بایەخێک بە شوێنە گەشتیاریەکان نادرێ هیچ بایەخێک بە گەشت و گوزار نادرێت لەم ناوچەیە هیوادارم بتوانن ئەم شوێنانە بکەنە شوێنی گەشت و گوزاری بۆی خەڵکی زیاتر بتوانێت سەردانی ئەم شوێنەکە ئەم بقفت على خمالية قرصة عندي قرصة
هذا يا مهم